بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان بەسەرا بڕژێت. لە کۆمەڵاڵقەیەکی نوێ و لە بەرنامەیەکی نوێیە بە ئێوەی ئەز و خۆشەویست ئەگەمەوە. خۆی گەورە بیکاتەمای خێر بۆ هەموو لایەکمان. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم آمين آمين يا مجيب السلام. بسم الله الرحمن الرحيم. ئەو زاتەی ناوهێنانی دەبێتە ساڕێژ بۆ برین و یادی شیفایە و تاعەت و عیبادەتی دەوڵەمەندیە. ڕەحممان پێ بکە یا ڕەب. ئاخر ئێمە بێجگە لە تکا و ڕجایەک سرمایەیەک شک نابین کە شایستە بە مەقامی گەورەیت بێت. ناوی مبارەکت دەستنوێژی عومرێکی نورانی و سەفا و پاکیەکی ئەوێت کە دوور بێت لە قەرەباڵغی گوناه و تاوان. بسم الله کامڵە و حاڵی مرۆڤ بەرەو کامڵی دەبات. زیکرەکان بژار و دروێنە و ڕەنجی فرهادیمان فێرەکات. بسم الله لە هاتوچۆی وتنی عەبدەکان و بارەگای حەق تەعالایە دەبێتە دوعا و ئامین و هەچ بسم اللهیەک وەک خولاسەی پێچراوەی کردارێکی زۆر دەبینم و مۆری بسم الله پارێزەری ئەو کردارە و ئەو وتەیە دەبێت لە ئافاتە زۆرەکانی تیاچوونی باشە و دەیسپێرێت بە باقی و مۆری بەقای لێ دەدرێت. ئەم بسم اللهە لە ڕۆژی خۆی بە بوخچەی کردار و چاکەوە دەکرێتەوە. بسم الله چێژە پێش چارەسەری ئێش. ڕەنکردنی تابلۆکانە هەتا لە عالەمی معنادا ببینرێت و شایستەیی مانەوەی پێ بدرێت. بسم الله ڕزقە و بە هەموو کەس نادرێت. قەڵایە هەموو کەس ناچێتە ناوی. دەبێ پرسیاری ئەوەمان لێ بکرێت چەند بسم اللهت کردووە؟ الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. طبعا بۆچی ئێمە دەست بە ئیستیعاذەکەین پێش بسم الله لەبەر ئەوەی خاڵیە کەمێمە امتثالا لأمر الله. أمر خواهي پروردگار أمر ما بيك فرمي فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. إذا قرأت القرآن بيغمر إخوات شون يشي بيك صلى الله عليه وسلم إذا أردت أن تقرأ كدسكيت القرآن خونا خوا أمر ما بيك بلين أعوذ بالله من الشيطان الرجيم أما وكو عبادته ولامي أمر إخوانين دو سنة رسول الله صلى الله عليه وسلم لبيش قرآن خونا إنسان استعاذة بكاتو بنابق لتخواي بردار لشر الشيطان. سي سنتي سلفي الصالح أما خالي باشان بو يمواكين لبروي كاتي الله أعوذ آمن لزباني عربي عن التجئ إلى الله. الله يقول لنا ناواني خواهي پروردگار كهمو ناوكاني كيا كوبوتو هو هيج ناوكنية الله صفة بيبو أو كالين الله يعني المعبود المستحق للعبادة أو ذاتية كتنها أو شايستي برستنا كالين بنا أقرم خوا أو ذاتية كابو بنا أقرم قادر بنا أقرم القوي بنا أقرم المتين هونا وكان إخواي پروردگار عظيم سميع خبير كابو اللي ركشتيجي ترسناك هيا يا مكالين أعوذ يعني بنا خواي پرستراوة خواي بحق كپرستراوة بنا أقرأ خواي يقول لك يلا الشيطان. الشيطان لما ناكاني الشيطان هيك لما ناكاني يعني بعيد دور كاتي لزباني عربي إشارتك لبئر شاطون يعني بيريكي زور قولو دور كابو لما ناكان الشيطان دورة للروشتي جوانو دورة لو فطرتي إنساني اللي تسر توحيد لأسر خلقين الدعوة يكي قلت لما ناكان عم نفرين ليكراو ما ناي الشيطان يكي قلت لما ناكاني الشيطان يعني داركراو للرحمة إخوة مطرود كابو أم شيطان أو أنا جيغاي ترسناكا بو چونکە خوای پەروەردگار عەزە وەجەل کە باسمان بۆ کات
شەیطان دوژمنی سەرەکی پێغەمبەران و شوێنکەوتوانی پێغەمبەران دوژمنی بەشەریەت شەیطانە. شەیطان نابینرێت، دوژمنێکی نەبینراوە، هەموو پیلانێکی نەوەکانی ئادەم ئەزانێ. هو طلبشي هي لإنس وكو خواي پروردگار فرميت وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن. كابو لإنس شيطان طلبي هي شيطان كيه بهمو أوانا أو تريك ياخيبون لإنس لجن لأمر خواي پروردگار درچون لفطرتي بشرية. بويا برسيار بيغمر خوا صلى الله عليه وسلم بأبو ذر وتوتي أبو ذر تعوذ بالله من شياطين الإنس والجن. تي بيغمر خوا أول الإنس شياطين قال نعم بلى إنساني شهيتي بلا ما ويهات شياطين إنس كان أما واجب لسرمان دعوتي عن مكان بلا شيطان أصلك تازخ خواي پروردگار للرحم خواي داري كردوا وي أما بأخلاق جوان بصفتي جوان لقال يعني أجولين وقر دجمنيش مان باللكاتي بانقواز ودعوة وتعايش وتعامله بأم يديه هداية قبول كان. أما الشيطان قورك أو تواو خواي رب العالمين عز وجل أزاني أما قابل هدايتني داري كردوا للرحم خوي كابو ليرة كاتلي رجيم أعوذ بالله من الشيطان الرجيم رجيم ملعونة بمعنى رمي هاتوه كابو كات الشيطان خواي پروردگار چونك بلغي شتماني كاتا كمان كما جينا يان بقول خلق رجم أكري يان بفعل وكوي باوكي إبراهيم عليه السلام لئن لم تنتهي لأرجمنك يان بيغمبر نوح قومك بيغلي لئن لم تنتهي يا نوح لتكونن من المرجومين. إذن كوابو شيطاني ملعون دركراوة للرحمي خواي پروردگار مطرودة للرحمي خواي پروردگار إعلان جايتي كردو لقل بيغمبران وشون كوتواني بيغمبرانا خواي پروردگار عز وجل بما نجرينتو لسر أويك باسمان بو أكاد وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه سميع عليم. آية كان زورة بلان بنمون دانينو أويك فرمي ينزغنك نزغوتاني سيطان صرف مانكا لخوا برسي لويك بوي خلقين راوين خوا امينا وتبون عبادات الدور معنا خاتو يان بويك تاوان من لا جوانكات بمن اسانكاي يان عبادات من لا قرصك لي من دور خاتو كابو اگر وابو خوا امر من بيكا افرمي فاستعذ بالله كون بنام قرت خواي پروردگار شكو الايات كي فرمي وقل ربي اعوذ بك من همزات الشياطين وسوسه شيطان تاوان جوان كردن عبادة قرص كردن لسر إنسان جقل الله هيش يزيقني من متوان نزال كاتا سر شيطان چونك خواه رب العالمين بما فرمي يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة. أين وكان آدم الشيطان فريوتا نداتوشي فتنتا نكاتوان باوكتاني لبهج دركب. إذا أنا خواه وريها ما نكاتو لترسناكي أم شيطان أويشكا خواه بما نجرتوك لسرزباني شيطان قال فبعزتك لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين. جقل لواني كيت خالصا يقلابون توب خواي پروردگار شيطان سويني بعزتي خوا خواردوا كأبي همو يقوم رابكم. إذن بدايتي شركردني من لقل الشيطان أو تاني أبي بنا بقرم خواي پروردگار عز وجل بو شر الشيطان وكاتب القيل لسر لوازيما واعتماد كرنا سر خواي پروردگار لهم خوايا من برامبر ام دجمني تو هيشم بينا كري تو نبي زوان باكا كم ولا قران خوندن ولا نمج ولا عبادته وباقي امور كان كش حەزەکەم سەرەتا بڵێم کە وەختی تۆ سیارە لێ خوڕیت یا هەر ئیش و کارێکەکەی بیرت هەیە بسمیلا بکەی؟ بەڵێ هەموو کاتێک ئینسان کە دەساتە هەچ کارێک پێویستە بسم الله الرحمن الرحیم بیر نەچێت ئەوەی کە بەرەکەت بکەیتە ئیش و کارەکانی. جار هەبوو بیرت چێ؟ کەم جار ینی هەبووە بیرم چێت. ئەگەر ڕاهاتی لەسەری ئەتوانی ینی بەردەوام بیوەنی؟ بەڵێ بەتاکید ئەگەر هەموو کاتێک بەردەوام بیکەی بیرت ناچێت و هەموو کارێک پێویستە بسم الله الرحمن الرحیم بکرێت. وەختێک کەمانەوێت کە شەیطانەکانمان لێ دوور بێت هەمیشە ناوی خوا بەرین باشە. بسم الله الرحمن الرحیم.
وەختێک دەستنوێژەگرین، وەختێک تەیەمومەکەین، وەختێک نانەخۆین، وەختێک مریشکێک حیوانێک سرە بڕین، هەموو ئەمانە پێویستی بەوەیەکە بسم الله الرحمن الرحیم بکەین. بەرەکەت و پیرۆزی و هەروەها ناوبردن بەغەیری بسم الله هیچ سوود و بەرەکەتێکمە پێ ناگەێنێ. بۆیە زۆر جار ئەو ترێ بە ناوی گەل، بە ناوی ئەوە، بە ناوی شتێکی ترەوە، بەڵام ئەمانە تەنها شتێکی علامی و تەنها شتێکی ڕووکەشە و هیچ دەستکەوتێکی معنەویمان لەم مەسەلانەیە دەست ناکەوێت. خۆشەویستان، ژمارەی پیتەکانی ئاەتی بسم الله الرحمن الرحیم 19 پیتە. ژمارەی زەبانیە و مەلائیکەکانی عەزابیش لە ئاگری دۆزەخا 19. ڕەنگە نەوعێک لە تەنسیق و نەوعێک لە خۆپارێزی لەم بسم الله الرحمن الرحیمە هەبێت کە تۆ لێرە بسم الله الرحمن الرحیمە کرد، بەڵکو ئینشاءالله پارێزراوبی لە دەستی ئەو 19 مەلائیکەیەی کەوا سەرپەرشتی ئاگری دۆزەخەکەن. ئەم زیکرە زۆر زۆر بەکاربێنن لە ژیانی ڕۆژانەتانە. ئەم بەرنامەی ئێمە ئەم دوو ئەڵقەیە تەنها تەرخانەکەین بە بسم الله الرحمن الرحیم لە هەموو کایەکانی ژیانە تاوەکو بتوانین بەڕاستی بیری خۆمانی بخەینەوە، بیری ئەوەی ئاز و خۆشەویستیشی بخەینەوە، و لە هەموو شوێنێکە کە پێویستمان بە بسم الله الرحمن الرحیم هەیە بڵێین بسم الله الرحمن الرحیم. کاک محەممەدی موسەویری بەرنامەکەمان. کاک محەممەد، جەنابک بەیانیان کە دەستەکەی بە ئیشوکاری بەرنامە، چەندێک گرنگە بەلاتۆ بسم الله الرحمن الرحیم؟ وەڵەوانێت تا ئێستا ئەو هەستنیانێ هەستم بەوە نەکردبێ کە چەندێک گرنگە یاینە، بەڵام لە دوایان بەرنامەی تۆ هەڵێم لەم و دوا منیش گرنگی بزانم لەم بەرنامەی تۆ تێبگەم کە گرنگی بسم الله چیە لە هەموو ئیشەکە و زیاتر گرنگی پێ بم و لەمە دوا دەسم کرد بەر ئیشێ وەکو ئەوەی کە حەسکەم پشتیوانێکم هەیە ئەمیشە سەرکەوتەوە چونکە ناوی خۆم تیا هێناوە دەستکەم بە ئیشەکانم بە بسم الله. خۆشەویستان، ئێمە لە یەکەم ئەڵقەی بەرنامەکەیە لەگەڵم ستافە خۆشەویستەیە ئینشاءڵڵا دەسەکەین بە کارێکی زۆر جوان و هیوادار ئینشاءڵڵا سوودی ئەوەی خۆشەویستی تا بێت و جێگەی ڕەزامەندی خۆی گەورە بێ بە تایبەتی. فەرموو. بسم الله الرحمن الرحيم. بسم الله والحمد لله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. خۆشەویستان، ئێمە سەرەتایی بەرنامەکەمان بەم جۆرە دەست پێکەین. هیوادارم ئینشاءالله بتوانین بەرنامەیە کە تێر و پڕ بێت و بتوانین گشتی بێت و بە تایبەتی ئەم بەرنامەیە ئێمە قسە و باسمان زۆر لەسەر ئەوەیە کە چۆن خلاصەیەک پێشکەش بێ بەڕێز و خۆشەویست بکەین. ئەم بەرنامەیە بۆ گۆڕانکاری فکر و لە دواییشە بۆ گۆڕانکاری لە کردارەکانمانە، ئیمانیە، پەروەردەییە، کۆمەڵایەتیە و ئەکرێ هەندێک شتی زانستیشی تیا بێ، بەڵام بە شێوازێکی زۆر جیاواز کە ڕەنگە من خۆم پیر ڕانەهاتە بەم شێوە دەست پێ بکەین و دەست پێەکەین وەختێ خراپکاری بەرپا بێ لە نەبوونی سەرەتایەکی باشە بە بسم الله الرحمن الرحیم. جابا بە بسم الله دەست پێ بکەین. ئەم بەرنامەیە گۆڕانکاریە لە فکر و پاشان بە ئامانجگرتنی باشترکردنی کردارە، سنتەری هێڵی کارکردنی ئیمانی و پەروەردەیی و کۆمەڵایەتیە، ڕازەکانی مرۆڤە لە ڕەهەندە جیاوازەکانەوە و شێوازێکی نوێیە لە ئەدای بەرنامەیەکی ئامانجدار. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين. يا أخوة بخير بنسشاو إن شاء الله مشل كاري خير أبرن لباسي خير أبرن إن شاء الله تعالى. خوي كإنسان نكفقيتي هر كاري كأيكات هر كاري خير كأنجامي أدات في وصل سري بسم الله الرحمن الرحيم دس في بكات. چونك بسم الله الرحمن الرحيم خوي بلاي زور لا بيشوایانی شرعه وكو إمامي مالك وإمامي أحمد وإمامي حنفي وإمامي شافعي رحمة إخوان ليبت بلاي زور يعني
بسم الله الرحمن الرحيم آياتك لسرجمي سورة كان قرآن بيجي لسورة براء النبيك الأول بسم الله الرحمن الرحيم تيانيا إن إذا كان سورة القرآن هي كصوت وهذا سورة القرآن هي لصو سيانز سورة تيانا بسم الله الرحمن الرحيم تيايا وبوتوبوني صوت وهذا لسورة سليمان على نبينا عليه الصلاة والسلام بسم الله الرحمن الرحيم تياهيا لبروتشنكو بسم الله الرحمن الرحيم خوي يعني خوي دس أكم بمكار خيرة إتكار خيرك بيودي بالدنيا وبيا بقيامته وبيد دس أكم بمكار خيرة بناوي أو خوي خوار الرحمن يعني الكلمة معناه الرحمن يعني خوي بودقال لدنيا ببزية بمهربانة لقل حمو يان لبرانا بإنسان وبغير إنسان وبمسلمان وبغير مسلمان خواهي پروردگار بذي فيانا يتو اگر بذي فيانا نهاتاتو رزقي نيدان اگر بذي فيانا نهاتاتو لدى دو بلا مصيبت بدوري نيك دنكاو بذي خواه لدنيا شامل بو إيمان دارو بو بي إيمان بلام معناي الرحيم يعني خواهي پروردگار لروج قيامتها تنها بذي با واناية كواب بإيمان وباورو الإيمان وباوري يكتابرسي وجيان ومردون أو تنها خواه تعالى لقيامتها الرحمة بيك وبذي بيانايت وإنا إتر بذي خواه لقيامتها بو وانا نامي لك برحمه كافر بنو إيمان وباوري النبوة جاء لبر أوا حمو كاتيك حمو إيشكي خير كالدنياي بيا قيامتي بيت فبسم الله الرحمن الرحيم دس فيك بتايبات فقيك أشيبو فقيتي وكا كاريكي زوزر كبيروزا وكا لهمو كومدك بيروسرا چونكو مسؤولتي ورقتني شرعي خواو راقياني شرعي خوان لأسوايا لبروا كدس فيكن بسم الله الرحمن الرحيم دس فيكن يكم جار كقرآن دابزي ماناي بسم الله الرحمن الرحيم دابزي أما سرتاكي زور قرنقا كافرمي اقرأ باسم ربك الذي خلق ماناي بسم الله الرحمن الرحيم بو بيغمري صلى الله عليه وسلم دابزي كليلي قرآن ببسم الله دستي بيكردو بسم الله هاتخوارو كافرمي اقرأ باسم ربك بناوي خواوە تۆ بخوێنە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوێنەوار نەبوو بەناوی خواوە ئەم کلیلە بگرە و نەخوێندەواری نابێتە هیچ گرفتێک و بیتە یەکەم کەسێک معجزەیەکی زۆر گەورە و سەیدی هەموو مەخلوقات و هەموو پێغەمبەران کە پێغەمبەرێکی ئومی قورئانێکی بۆ نازڵە بێت کە ئەبێتە معجزە بۆ هەموو جیهان ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو ئەمرە ئیلاهیە حاڵی بوو کە بەناوی خواوە هەموو شتێک دەست پێ بکات کە ئەڵێن بسم الله الرحمن الرحيم خصوصیترین ناوی خوای گەورە دوای ئیسمی جەلالە کە ئەڵڵایە بریتیە لە الرحمن بسم الله الرحمن الرحيم کەواتە بە ناوسیفەتێکی زۆر گەورە دوو ناوسیفەتی زۆر گەورە لە قورئانە و هەروەها لە بسم الله الرحمن الرحيم ئێمە هەر کاتی ئەڵێن هاوار بۆ دوو ناوسیفەتی زۆر گەورەی خوای گەورە ئاکەین دایکی بەڕێز جەنابەت بسم الله الرحمن الرحيم لە ئیشەکانتە یعنی هەستەکەی بەرەکەتی هەیە دەسەکەی بە شتێک لە پێش بسم الله ئەکەیت ئەرێ وەڵڵا لە پێش بسم الله الرحمن الرحيم ئەکەم و بە ناوی خوا ئیتر ئەو شتە ئەوە نەبە بەرەکەتە یعنی خۆم بێتاقەتە بم تەواو نابێ ئەنجاکە کە وەختی خۆشی لە حوجرا خوێندوومە کە بسم اللهیم ئەکرد دەرزەکەم بیرەکەوتەوە کە بسم اللهیم نەکرد لە بیر مەچووە سەرەتا حوجرە ئێوە چیتانە خوێند ینی ئەحمەدیتانە خوێند ئەحمەدیشمانە خوێند و ئەلف بێ
بسم الله الرحمن الرحيم رأس سرع عين شاوة بدم قريب اسم ناوة أو ما نخون يتربو عربية كأصالة وين بغا زور باش بوبو من کاتێک مناڵێک ئەچێتە قوتابخانەیە شتێک بله بسم الله بکا باشە بۆ ئیمتحان بو امتحان 21 بسم الله فرمودەی مامۆستا مەلا کەریمە لە کتێبەکەیشیان نووسراوە 21 بسم الله بکە ئیشەڵڵا ئەو هینانەی لەبیر ناچێ ئەو سوالانە خلاصەی کەلام هەمیشە ویستراوی ئێمەیە دائیمەن بە دوای کورتە چیرۆک و کورتەی هەواڵ و ئاخرین وتە و کورتکردنەوەکاندا عەوداڵین پەلەمانە ئەمانەوێ زوو بگەینە مەقسەد هەر لەبەرەوە هەوڵە دەین دەست و پەنجەمان لەگەڵ بابەتەکانمان نەرم و کەتکردن لە مۆنتاژ و کەمکردنەوەی وتە و زۆرکردنی جوڵەی کامێرا و دیمەنی جیاواز ئاوقەی ئەم بەرنامەیەمان بکەین بەدەم چاخواردنەوە بە عەمەلی عەسارە بۆ وتە و جوڵە و لەقتەی وێنەکانمان دانین بۆ خاتری گرنگی کات و چرکە کاتژمێرەکانمان ژیانی ئێمەن زۆر گرنگن بە فیرۆدان نە لە ئێمەوە نە لە ئێوەوەش بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر خۆشەویستان ئێمە بۆ ئەم بەرنامەیە پێویستمان بووە کە زۆر ساڕم بین زۆر دقیق بین لەوەیە کە پاڵفتەی وتەکانتان پێشکەش بکەین چونکە ئەبینین ئێمە کتێبێکمان هەیە کتێبی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کە تەفسیری نامیە لە 7 بەرگە شتێکی داناوە بە ناوی خولاسەی تەفسیری نامی یعنی پاڵفتەی تەفسیرەکانی خسۆتە ناوی یەک بەرگ لە یەک بەرگا کۆی کردوتەوە لەبەرەوە ئێمەش خولاسەی وتەکانتان پێشکەشەکەین چونکە ئەم کەناڵە نامانەوێمان و بێناوێمانەوێ ئێوەش کاتمان کاتی ئێوەش و کاتی خۆشمان بە فیرۆ بڕا بەوەی کە شتانێکی زۆر بڵین کە ئەتوانین لە شتێکی زۆر کورتا کورتی بکەینەوە لەبەرەوە خولاسەی شتەکانتان پێڵین مادەم باسی خولاساکەین پێویستمان بۆیە کە تەسویرێکی عەسارەمان لابێ بزانین عەسارە ئیشی چی ئێمەش خولاسی ئەو شتانتان پێڵین کاک محەممەد عەسارە ئیشی چییە ئەوەی کە ئێوەی سەلێرەی فرۆشن و هەروەها لەو دیویش لە دوکانی شربەتان هەیە پێشەکەی سوپاسانەکەم عەسارە بە شێوەیەکی گشتی بۆ دروستکردنی شربەت و گرتنی ئاوی میوەکانە بێت ترێکرێ بە چەند بەشێکەوە بە پێی جۆری میوەکان فەرقەکات هەیە بۆ میوە نەرمەکان جۆرە عەسارە بەکارێت بۆ میوەی ڕەقەکان جۆرە عەسارەی تر بەکارێت بۆ پرتەقاڵ و سندی و لیمۆ هەنار جۆرێکی تر بەکارێت داعنی بەعام 3 بەشە باشی سەیری نمونەکانی خزمەتان چین نەودی و سەیری نمونەکانەکەین ئێمە شەربەتی پرتەقاڵ سندی لیمۆ هەنار بەم جیازاکەین احتیاطی میوەکەی بە دوو کردەوە لەسەر ئەمە داینیت وەی بوشیت ئەمە ئەو شەربەتی بۆ نە سێو دروستەکەین سێوەکە بەو نەوە عەسارە ئەگرێ بۆ نمونە گێزەرەکەین ئەگەر مەخراوەکە شربەتی گێزەرەکە بۆ عەسارەیەکرێ ئەمە احتیاطی لێرەمە گێزەرەکەی تیەکەیت ئەمە بێتە خوارەوە سێوەکەش عینەن شتە سێوەکەی تیەکەیت و شەربەت دەکاتە پەرداخۆ بۆ تڵپی میوەکە شەکاتی ئێرۆکە بەخودی شەربەت نایەت بۆ شەربەتی مێ و ژوانەش ئەو جیازانە بەکارێت ئەو مەکینانە بە شێوشی خۆشەویستان ئێمە چۆن ئەم گێزەرا بینن کە یعنی لە یەک گێزەر لە دوو گێزەر دروست بووە ئەمانوێ بەرنامەی بەدەم چاخواردنەوە عەسارەی وتەکانتان پێشکەش بکەین و نمونەی ئەمە بۆ بەرنامەکەی خۆمان زۆر سوپاسەکەین کاک محەممەد جان دەستان خۆش بێت ئێمە لە فەرمودەی سەحات و ئیمامی موسلم بۆمان ئەگەڕێتەوە طبعا ئێمە پێش هەموو شتەوە بەسمەلە بۆ هەموو ئیشێکی خێر سنەتە بسم الله أبو قتادة فرميت بيغمر خوا فرميت صلى الله عليه وسلم أفرمي أن النبي صلى الله عليه وسلم نهى أن يتنفس في الإناء خالي كان بيغمري عزيز صلى الله عليه وسلم نهي ليك كردوين إيما هنا سبدين لا أو قابي أو غلاسيك آويتها أخوينه
هروها عبد الله كر أبي قتادة فرمي لباوكم بيستو في غمر إخوة صلى الله عليه وسلم قال الرسول الله صلى الله عليه وسلم إذا شرب أحدكم فلا يتنفس في الإناء هيك لإيوة أجر بيتو أو تان خواردو أو تخواردو شربت تخواردو دو تخواردو أو كاتب يا غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم فلا يتنفس في الإناء باش بسم الله إنسان به لو قاپەی لەو گڵاسەی ئاوە خواتۆ یا شەربەتە خواتۆ هەناسە نەدات لە ناوی ئەم فەرمودەیەکی صحیحە. أنس أفرميت بيغمر إخوة صلى الله عليه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يتنفس في الشراب ثلاثا. يعني چی؟ يعني تو بيك جار أو نخويتو. بيغمر إخوة صلى الله عليه وسلم هەناسەی ئەدا لە بکاتی ئاو خواردنەوە بەڵام بەچیش ئەوەیە لە دوورخستنەوەی ئەو گڵاسە یان دوورخستنەوەی ئەو بە ئێمە لە گەرمیانەڵێن ئەو جامە ئەو شتێ ئاویتی ئاخۆیتۆ هەناسەی خۆت ئەدەی. بويا الرسول الله صلى الله عليه وسلم لير رقمان بشان دا فرميه إنه أروى وأبرأ وأمرأ أروى أبوشي هو بس يجار أو بخونو أما باشتر بوشي بو تينوشكان ديني إيوة دور خصنوي أذال إيوة وأبرأ بو لش ساغيتان بو ويكا بتان باريزي لنخوشي وأمرأ ئەمرا هەندی لە عولەما ئەڵێن چی بۆی جوان بڕواتە خوارەوە یان ئەمرا جوانترە بۆ ئێوە ئەمە جوانترە کە ئینسان ئەبینی مناڵێکی خۆشت پەروەردەیەکەی کاتێ جامێکی ئاو گڵاسی ئاو بناتە سەرەوە یەک کەڕەت بیخوات و هیلاک بێتڵێ کوڕم ئاوا ناخورێتەوە ئابەو شێوە مەیخوا بۆیە ئەنەس لە فەرمی قال أنس فأنا أتنفس في الشراب ثلاثا إمام مسلم رواية كده من لكاتي أو خواردنەوە سێ جار نەفەس و هەناسە أدم أما يشتبه يما أو درز جرنجيت يا أبي أنت أصحاب شون يا مخوا أمر ما بيك اقتداء كين الرسول الله صلى الله عليه وسلم لها مش كتر ما شايف يا غمر عن كردوا مناقشين كردوا يكسر جاب جاي كردوا قد أداء فرميت طبعا هو فرم ديك أخوان أروى وأبرأ وأمرأ أما إنساني مسلمان يكسر بيضل خوش به أو آويك بو من تينيتي ما أشكينت أو آويك بو من مجموعتين شيوا أي خم أو آويك أبيت معي شفاء بو من شون لكل ذا يخم الله إنه شجعنا بعافية بالإسباني عربي عليه بويا بقدادة أفرمي إذا شرب أحدكم فلا يشرب نفسا واحدا الله بيغمر إخوة ويفرموها صلى الله عليه وسلم بيغمر إخوة صلى الله عليه وسلم كسيكي بيني ما بيوا آوي أخوات هو كاوي يكوت مع بسم الله پاشان هەناسە نەدەی لە ناو ئەو گڵاسە ئاویتی ئاخۆیتەوە پاشان بەسیە هەناسە بیخۆیت یعنی گڵاسەکە دوورە خۆیتەوە پاشان هەناسە ئەدەیت و ئاوەکە خۆی کەسێکی بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هورێرە فەرمیێ يشرب قائما فقال لقه پێغەمبەری خوا فەرمی بە پێوە ئاوی خوارد فەرمی ئەو ئاوە بڕێژەرەوە ئەوەی کە خواردووتە قال لما بۆ ئەی پێغەمبەری خوا فەرمی أيسرك أن يشرب معك الهر آية بيت خوشة بشيليك لقلتها بخواتو قال لا قال فإنه قد شرب معك من هو شر منه الشيطان يسأل لقلتوية كسيك آي خواردو له بشيل الشر ترى خراب ترى هو الشيطان أما اللي ركوابو أمش لبابي زياد جاخد كرنا ولا سرويك إنسان ببيوة أو نخوات بلام وكو بيغمر إخوة صلى الله عليه وسلم للصحيح مسلمات وفرمي لا يشربن أحد منكم قائمة فمن نسي فليستقئ ببيوه أو مخون لبيرتانشو أو بريجنو خو أما وارد نبوه أجر صحابية ببيوه أي خوارد بي بيغمر إخوة فرمي تبرو أبي خود بريجنو أما بو زياد جاخد كرنا وتوكيدنا لسروي إنسان بدانشنو أو خوا كمن كاتمان كما أجينا قصي الطباعيش نقل كينك ببيو خواردن شي زلالك لما عيدا دا أجر كسي بردوام أبو شيو أو بخواد بلام لولا أوتميو بلم ليرا بوا كوتايبم باس أهيانم أويك بيغمري خوا صلى الله عليه وسلم خويان بينيوا لفرمدي صحيحاتو ببيو آوي زمزمي خواردوا أو صحابي كومان بو الروايات أفرميت والله عكرمة أفرميت ما كان يومئذ إلا على بعير أو مش ليرة كابو خلافك ليرة أو خواردن ببيوا جمهور علماء ألين جائزة بيخوي بلام أو النهيانة بو كراهته بلام عكرمة أوش ما بو إشارتك فحلم عكرمة ما كان يومئذ إلا على بعير للرواية صحيح مسلمة الله يغمر خوابين رهاوها أفرمي سقيت رسول الله صلى الله عليه وسلم من زمزم فشرب وهو قائم يغمر خواري عكرمة فرمي أو كاتل سر واشتربوا كابو بلام ليرة أميش بلغي هندي لواني كارين أو بلغي لسروي جائزة رخصت هي ببيوا أو بخويت بلام جاري وهي
تۆ هەر ئاوەکە ئەو گڵاسە بەسراوەتە شتێک وە تۆ ناتوانانی دانیشیت کەەوە بوو بۆ ئەو کاتانێک کە ڕوخسەتە یان ئینسان مەجای نییە بە هەر حال جمهوری عولەما فەرموون سنەت وایە ئینسان بە دانیشتنەوە ئاو بخوات وە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبو سعید فەرمیێت بمرواني فرموا أسمعت النبي صلى الله عليه وسلم ينهى عن النفخ في الشراب بيستتت ولا بيغمر خواه صلى الله عليه وسلم ليه فو هوا هناس مدنا ناو أو خواردن تانا فقال نعم قال فقال له رجل إني لا أروى يا رسول الله من نفس واحد أما اللي يرى اسم إشارة بيشتب كم أما اللي يرى الشيخ الباني قولك شيرينية وعند العلماء أما أكن بلغا كجائزة إنسان بيك نفس أو بخواته سنة بس يجاري بيخوات جائزة وكسي جاري واهي تو آوكت كما هو نيو غلاس آوا خويتو نايكبا سيجار قال أي باشا فرمي أي شيء بكم فرمي فأبني القدح عن فيك ثم تنفس غلاسك قابك أو جامل لدام الدور خرو باشا حناسة بدا أما طبعا أوش بلغي اللي سروا يسي شوبو كزور نخوشي لحنا سوا رؤدا افتياني بيغمر إخوة أقر بيسي كتاب بيني فرمي فأهرق أوش عليكم والله بيسي كلعبنك آواغا شون كأقر قابك بيسي كي بيويا والله ما قر آواغا بيزبوتور لبيشا نايخويت ما وصى سيد قطب رحمة بيت لسرتاي كتابي في ظلال القرآن كتفسيري قوري قرآن أفرميت ژیان لە سای قورئانە نعمتێکە نعمة لا يعرفها إلا من ذاقها ئەو نعمەتێکە کەس هەستی پێ ناکە إلا ئەوانە نەبێ کە چەشتویانە إلا من ذاقها حتى نەیچەژی نازانی ئەم نعمەتە چەند گەورەیە نعمەتێک کە عومر بەرەکەتدار دەکات ژیان پیرۆز دەکات هەنگاوەکانی ژیانت بۆ پڕ لە پێشخستن ئەکات لەبەرەوە نیعمەتی بسم الله الرحمن الرحیم کە لە سەرەتای قورئان و لە سەرەتای هەموو سورەتەکانە هاتووە نیعمەتێکە بەڕاستی لە بن نایەت لەبەرەوە بە بیچەژین هەتا وەکو نەیچەژین نازانین بسم الله الرحمن الرحیم چی نیعمەتێکە ئەوەش بەوەی کە بەڕاستی بە دڵێکی تەواو و بە ئاگابوونەوە بۆ هەموو کارێکی خێر بسم الله الرحمن الرحیم بکەین جەنابتان ئیشوکاری ڕۆژانەتان ئەچی بۆ سەر دووکان ییتەوە بۆ ماڵەوە لە خەو هەڵەسی هەر شتێکەکەی نانەخۆیت بیری بسم الله تێ هەموو نیشمە زمان درۆزە نەرین هەستەکەی کە بسم الله الرحمن الرحیمەکەی هەست بە قووەت و معنەویەتێکی گەورە زۆر ڕاستە بەڵێ والله لەخوا بە زیابێ لەوانە تەقسیری ناکەات جاری واشە بیر نییە وعدەکەی لەم نەبین زمان درۆزن دەرچین لەگەڵ یەکە وەمە جاری بیر ناکەوێت و بڵێین بسم الله دوایم چاوپێکەوتنی شەڵا زیاتر ینی هەوڵەیە کە زیاتر بیر بێت بە ئیزنی خوا بە ئیزنی خوا هیدایەتمان لەگەڵ هەموو لایە چندێک لەم ئیشوکاری خۆت دڵت خۆشە والله دڵم خۆشە لەخوا بەزیابێ بۆ وڵی ئیتر ژیانە ئینسان لەگەڵ شتێکە ڕەهات مەجبور ئیتر حەچی دەستکەوریان ڕۆژانە ئیتر ئیشەکەم ئەوەیە ڕازیت بۆ بەشەی خۆی گەورە بەزیابێ وڵە بەیانیان هەڵەسی بۆ ئیشەکەت بسم الله الرحمن الرحیم بەڵێ لەخوا بەزیابێ بسم الله الرحمن الرحیم تەوەکەل لا بەناوی تۆ ئیشەڵڵا ئیتر ئەو ڕۆژە خوای گەورە چی بەنسیب کردی ئەوەیە دەمانەوێت بەدەم چاخواردنی ئێوەوە سەرنجێکی جددی دروست بکەین بۆ ڕازەکانی ژیان بەدەم چاخواردنەوە بۆ ستاوی بەرنامەش پشوویەکی ڕۆحی و سرەوتێکی ئیمانیە و گەیشتنە بەو ئەزمون و بیرکردنەوانەی کە دوای جوڵەی کامێرا و کارەکتەری جیاواز لە پێشکەشکردنە چایەک دەخۆینەوە و دیسان دێینەوە خزمەتتان هێڵە گشتیەکانی ئەم بەرنامەیە دەرکەوتنی کەسایەتیەکە بە بەهرە و کارێکی جیاواز لەوەی ناسراوە هاندانی خێر و چاکەیە پرۆژەی نوێیە بۆ نیشتیمان کردنەوەی هەندێک لە گرێ کۆمەڵایەتی و دەرونیەکانە
بەدەم چاخواردنەوە لەناو گۆڕەپانی سەفا و پاکی دڵەوە ڕاست دروست دەکات. سوپاسانەکەین لەگەڵمان چایەک بخۆنەوە. چا شتێکی زۆر زڕۆ ئێمە سێنەوە چامان هەیە، چای سپیمان هەیە، چای ڕەشمان هەیە و چای سەوزیشمان هەیە. ئەوەی کە ئاخرێ بەڵام زۆرترینێکە بەکارهێنرێت لای ئێمە چای ڕەشە وەکوی بینی سەلێرە. چای ڕەشیش تەوان کافاینی زۆرتیایە، زیاتر پشۆدا بە ئینسان و زیاتر ئیسراحەت دەکات و چالێنانیش ئەگەر من هەڵە نەبم چالێنانیش ئەکرێت 10 دقە تۆ ئاوەکە بە تەواوی بکوڵێنی کە کوڵا 10 دقە دای بنیت، دوای ئەوە ئەو چایی تێکەیت و ماوەیە پشۆدا دوایی خۆی ئەو مادە سوود بەخشانی کە تایەتی لەناو ئاوەکەی بڵاو بێت و ئەیخویتەوە. جا حەزمان کرد پرسیارە لە ئەم بەلا خۆشەویستەمان بکەین کە چای چیە لێرە لێ بپرسین چا چۆن لێنێ لێرە و چۆن پێشکەشێکن بە ئەوانی کە ئامادا بن لێرە. چۆن چالێنێن؟ عادەتەن چا هەموو کەسێر وەکو یەک لێنێ ئاوەکە خەیتە سەر تا تۆزێکم تا تەواوە کوڵێ کە جوان ئاوەکە کوڵاچاکەی تیەکەی لەسەر ئاگرێکی ئاوە تۆزێک کەس دایانەی تا جاکە جوان جوان ڕەنگەگرێت کە ڕەنگی گری تر تەواو عیبی نامێنێ. چەند نەوە بەکارێن؟ ئێمە 5 نوع چا بەکارێنین بە زۆرخوا ناوی چاگان هەموویان نازانن. زیاتر چایەکە زۆر بیکوڵێنی ئاوەکەی یعنی دوایی چاکەی تێکەی وانە؟ ئاوەکە جوانە کوڵێ دوایی چاکەی تێکەی لەسەر ئاگرێکی تۆزێک کەس دایانەی تا جاکە بە جوانی ڕەنگەکرێکە ڕەنگی گری تر حازرە بێ بۆ خواردن عیبی نامێنێ. دەستان خۆش بێت. جناب خاونی بە بسێر نەمیشبێ تۆ یەکەم جارم چایخانە جوانت داناوە هەستەکەی ئەمە ڕزقی خوایە بۆ تۆ؟ بەیانیان ئەم دوکانە ئەکەیتەوە چایخانە ئەکەیتەوە بسم الله ئەکەیت؟ هەڵێکی یعنی هەستی کردو کە بسم الله کردو خوا لە ڕزقی فیزیایی یاوی مقدرێک لە مقدرێ لای یاوی شتێک چیرۆکێک لانیە بەسەر هاتێکە. خۆشەویستانە ئەمە چایخانەی شەعبە تەمان حەزمان کرد پرسیارێک لەم برابڕێزەمان بکەین چا چۆن لێنێنێەوە لێرە؟ وەڵای مە چا بە ئایگەی لێرین دوایی چاکەی تێکەم؟ نا چاکەی تێکە دوای ئایگەی تێکەین چاکەی تێکە جا ئایگەی تێکەین بەڵام ئێم ناڵم چا بکوڵێن کە کوڵاو بە عەمەل نایەت نابێ بکوڵێن نابێت کە کوڵاو تەمان بە عەمەل نایەت بەیانیان کە دەستەکەی بە ئیش بسم الله الرحمن الرحیم ئەکەی ئەی چۆن نایکەم ئەڵێ چی؟ ئەڵێم بە ناوی خوای گەورەوە دەستە خۆش بێ چاوەکە بیکە لێژێ بڵێ خوای لێو بەجابێت هەستێک کردووە کە بسم الله کردووە یعنی خوا لە مقدرێ جار وایە لە چایەکە بڕژێ بەسەر تا ئاوەکەی بڕژێ بەسەر تا پاراستویتی ئینشاءڵڵا ئێمە هەموو ئێمە هەر بە عەیلەوین تێکەش ئێمە لەخوا بەجابێ نوێژەکەین و ڕوو لە خواکەین و شکری خوایەکەیتر ئەگە بێت نەبێ هەر ئێمە هەر پێ شکرین ئێمە بەستای ئەوە باوکشم ئەوەش باوکە باوکشم هەر نە نوێژی ڕۆژوە نە ڕۆژوش باشە بسم الله الرحمن الرحیم یعنی لە مقدر شوی پاراستووە سپیرە چۆنە باپارێزێت هەموو کە ئارێ بەندانیە چیرۆکێ بەسەر هاتێک بەخوا لام بەڵام وەڵی جاری بەخوا وەڵا جاریشان ئەم چاخانەیە بۆی کابرای مەحەری بۆ کردین وتی ئەڵە چاخەکەتان سوتاوە خوا کەریمی شڵە چێ نایهاتین لەخوا بەزیابێ تاڵت تعبیرش کرابەوە بەڵام سەلامەت دەستش کرد چۆن خۆی هەموو کەسێک هەتا تۆ هەموو دیارێتێکی کەدانە خوا دەزەبا بۆ سەر سینەکە بەتەمزی بینێماناڵێ بە ناوی خواوە ئێقێ ناکە با مستەواگە بە ناوی خواوەی تایە ناوی خوا گەورەیە ناوی خوا بە ناوی خوا ئەو سینێش بەر باسەر نەبێت بەخێمەتە چاوەکەم مەمنونتان
طبعا صفەتی ڕەحەموو ناوێکی خوای پەروەردگار صفەتە بۆ خوای پەروەردگار کاتێ ئەڵێم العەزیز عزە صفەتی خوایە الرەحمان ڕەحمە صفەتی خوای پەروەردگارە ئەمە بابێکی فراوانە چونکە صفەتەکانی خوای پەروەردگار لە ناوە وەرئەگیرێت ئێستا بەشەر ئەڵێ کاکیە من سێرەکە هیە من نییە ئەڵێ کاک بەهێز سێرەکەی هێزیت یعنی ئەڵێ کاک زانە سێرەکەی خوێنەواری نییە لله المەثل الأعلى صفەتەکانی خوای پەروەردگار هەموو ناوەکانی خوا صفەتە بۆ خوای پەروەردگار ڕەحمان ڕەحمەتی خوای پەروەردگارە بێتە دوو بەشەوە ڕەحمی عامی خوای پەروەردگار لە دنیا کافر و مسلمانی گرتوێتەوە ئەبینی خوا ڕەب العالەمینە خوای گەورە بەرنامەی بۆ کافر و مسلمان ناردووە خوا باران بۆ کافر و مسلمان ئەبارێنە خوا ڕزقی هەمووی ئەدا خوا شیفای هەمووی ئەدات ئەمە ڕەب العالەمینە ڕەحمی خاص هەیە خوای پەروەردگار کە ئیمانە بەخشێتە ئینسان جاری وایە تووشی ناڕەحەتیە بێت بەڵام خوا خۆشی ئەوێ پاکی ئەکاتەوە کەوابوو ئەم صیفەتە ئێمە لە قورئانە کە ئەیخوێنین خوای پەروەردگار عەزە وەجەل پێمان فەرمی قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله بینی عەرز و حاسمان ئینسان گوناهی هەبێت لێرە من ئەمێ ئیشارەت بۆ بکەین هەر کەسێکە تا ئێستا خوا پەنامامدا لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەسێکە ئەگەر بێت و فاحشەی کردبێت دزی کردبێت پیاوی کوشت بێت شرکی کردبێت خۆی لەم صیفەتە بێ بەش نەکات بینی ئەرز و ئاسمان تاوانی کە ڕەحمی خوای گەورە لەوە فراوانترە وەکو خوای گەورە لە قورئانە ئەفەرمێت ئەو مەلایکەتانەی کە دوعا ئەکەن بۆ ئیمانداران ربنا وسعت كل شيء رحمة وعلما ڕەحمی خوای پەروەردگار و علمی خوای پەروەردگار ئاسمانەکان و زەوی هەموو شتێکی گرتەوە وەڕەحمەتی وەسعت كل شيء وەکو لە سوورەتی ئەعرافە هاتووە کەوابوو لێرە ڕەحمەتی خوای پەروەردگار ئێمە لە ڕێگای ناوەکانی وەخوا ئەناسین ئەبێ هەموو مسلمانێک بۆیە پێغەمبەری خوا فەرمیێ ئەوەی بیژمێرێت و ئەوەی لەبەری کاو ئیشی پێ بکە ئەڕواتە بەهەشت چونکە من خوا نەناسم چۆن لێ بترسم چۆن خۆشم بێ کەوابوو من لە ڕەحمی خوایە ئەبینم خوای پەروەردگار عەزە وەجەل ستری عیبی کردوین چەند گوناهەکەی خوای گەورە تۆبەت لێ قبوڵ ئەکات ڕزقت ئەدات خوای گەورە شیفات ئەدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی ئەسیرەکانیان هێنا ئافرەتێک شپرزا بوو ڕایە کرد مناڵێک لە دوور هات مناڵێکی بینی یەکسەر ئەخەذەته فألصقته ببطنها وأرضعته باوشی پیا کرد وش هەردێ خۆیە پاشان شیری پێدا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم أترون هذه المرأة طارحة ولدها في النار ئەم ئافرەتە ئەبینن ئەو مناڵی خۆی فڕێدات ئاگرۆ قلنا لا والله وهي تقدر على ألا تطرحوا ونا والله پێغەمبەری خوا ئەتوانای ئەوەی هەبی عیم چۆن بڵێ ئەگەر بە زۆر پێی نەکەن ئەم شتی وا ناکە فقال رسول الله صلى الله عليه وسلم رسول الله پێغەمبەری خوا فەرمووی لله أرحم بعباده من هذه بولدها خوای پەروەردگار بەڕەحمترە بۆ بەندەکانی لەم ئافرەتە بۆ ئەم مناڵی لله المثل الأعلى بۆیە مناڵێ کاتێ لەسەر مەرگە دایک و باوکی زۆر بۆی ئەگرین ئەیشەڵێ بۆ ئەگرین وەڵڵی کوڕم کردەوەی چاکت نەبووە لەوە ئەگرنتی وەڵڵاهی خوای گەورە خوای پەروەردگار اختیار بداتە دەست خۆمە ئێوە محاسەبەکەم یا خوا خۆی ئەڵێم خوایە خۆت محاسەبە بکە ئەوەی خوا بناسێت تووشی یەئس نابێت چی تاوانوشتی کردبێ زانێ ڕەحمی خوای گەورە ئاسمانەکان و زەوی هەمووی گرتووەتەوە ئەبوو هورێرە فەرمیێ گوێم لێ بۆ پێغەمبەری خوای فەرموو صلی الله عليه وسلم جعل الله الرحمة 100 جزء خوای پەروەردگار ڕەحمی خۆی کردوتە 100 بەشەوە فأمسك عنده 99 جزءا 99 لای خۆی هەڵگرتووە خوای پەروەردگار وأنزل في الأرض جزءا واحدا فمن ذلك الجزء يتراحم الخلق أما يكا أو هم الرحم بزيا يكل صدي أو الرحمة كخواي برجانا ودون لا يخوال تنانة فرمي أجر أسبية قاشي خوي هلا جري لبر أوي ندالة بشكاكي أو الرحمة خواي برجار داي بزاندوا بوي خوار رب العالمين بما أنا فرمي فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها أم رحمة خواي برجار إنسان بجناه بكفر والشرك جاري كان كلن لخوي منعيكات لپاش ئەوە هیچ گوناهێک نییە وەکو تەرکی سەلات ئینسان نابێت دەست لە نوێژەڕی لەبەرەوەی لە ڕەحمی خوای گەورە بێبەش نەبێ اینجا گوناه و فاحیشە و زینا ڕەحمەت کە عەرز زیند ئەکاتۆ بارانە ئەبێتە سەبەبەوەی ئەو ڕەحمەتە کەم کاتۆ خوا پەنامامدا بۆیە ئینسان ئەبێت بزانێ مانعەکان لە ڕەحمی خوای پەروەردگار چییە وای لە ئێمە کردووە لەو ڕەحمی خوای پەروەردگارە بەشێکی کەممان بەرکەوێ ئەو تاوانە ئەبێت دەرسی لێ هەڵگرین بە سریع من بڵێم هەناردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەحمەتە بۆ بەشەرەت وما أرسلناك إلا رحمة للعالمين کتابی قورئان نیعمەتی خوای پەروەردگار ڕەحمانە بەرنامەیەکی بۆ ناردوین دەستگرتنە ئەو بەرنامە سەبەبی ڕەحمەتی دنیا و ئاخرەتمانە ئینسان نابێ پشتی لێڵکا بۆ هیچ بەرنامەیەکی بەشەر بینووسێت کە بەشەر
توانا و علم و زانین و هەموو شتێکی کاتیە و بەرژەوەندی خۆشی جاری وهەیە نازانێت. پاشان دایک و باوکمان ڕەحمەتە، ژن و ڕەحمەتن، ئەولاد ڕەحمەتە. ئەم نیعمەتانەی خوا پێی بەخشیوین، وڵاتێکی جوان، بەهارێکی جوان، ئاوێکی جوان، هەموو نیعمەتێکمان هەیە. ئێمە ئەبێ شکری خوا بکەین، شکری بەو شێوەیە بە پێی ئەوەی کە خوا ئەیەوێ ئێمە سەرفی بکەین. جا لەبەر ئەوە ڕەحمی خوای گەورە عولەما ئەفەرمون کە خوای گەورە فەرمی ئاسمانەکان و زەوی هەموو شتێکی گرتووە، ڕەحمی خوای پەروەردگار ئەو هەناسەی من و تۆ ئەیدین، ئەو چاوەی کە ئەیبینین نیعمەتەکانی خوای پەروەردگار هەمی ئاثاری ڕەحمەتی خوای پەروەردگارن. بەڵام لە ناو ئەمانەی کە زۆر گەورن ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم خوا بە ڕەحمەت بۆ ئێمەی ناردووە، بەرنامەکەیەکی خوای پەروەردگار بۆ ئێمەی ناردووە. ئەنجا پاشان خوای پەروەردگار کە ڕەحمانە، ئینسان جاری وایە لەگەڵ برای خۆی تێگیرێ ستری عیبیەک ناکەن، ژن و پیاوی لە یەک عازەبن ستری عیبیەک ناکەن. کابرایە چەند ساڵە کەسی خزمەتی کردو حیمایی کردو لێ عازەبی احتیمالە بەزەی پیا نایەت و عەفی ناکە. خوای ڕەب العالەمین بۆ فیرعەونێک کە ئەیوت من پەروەردگارتانم دوان لە پێغەمبەرانە نێرێ بەوەی ئەم عەبدە بگەڕێتەوە تۆ بکات. کە هەبوو ڕەحمی خوای پەروەردگار عەزە وەجەل لە هەموو مەخلوقێکی خوای پەروەردگارە بە جوانی ئەیبینین. هەرچەند لێوتێکین بزارێکی لێ بکەم لەسەر ئەم خواردنە دەستێک کرد بەم شێلمە بیرە بوو بیسمیلا بکەین ناوەڵڵا ناوەڵڵا ڕاستیکە ناوەڵڵا لە خواردنە بەعام یعنی بیر دەکەوێتەوە بڵێ بیسمیلا ڕەحمان بەڵێ زۆر جار بەڵێ کە هیچ شتێکی بەڵێ ئەو دوعایە خوێنم بەڵێ هیچ شتێکە بینیوە لە بیسمیلا ڕەحمان ڕەحیم یعنی بەرەکەتی هەست بکەی کە بەڵێ زۆر جار لە قەدر ڕزگارم بووە لە شتێکی ناخۆش ناوەڵڵا ڕزگارە بوو بێت. وەڵی جارێکیان تووشی حادیسیەک بووم لەسەر شەستێکە ڕەمەزان بوو بە ڕۆژوو بووم ئەخیر ڕۆژی ڕەمەزان بوو تووشی حاڵاتێک بووم دەعمێک بوو بەڵام پێشتر ئەو دوعایانم خوێن بوو شکر لەخوا بەجای خۆم سەلامەت بوو هەرچەند سیارەکەم زەری زۆر هێنا بەڵام جانی و ڕۆحی کێشەمان نەبوو ها بەجایەوە سەلامەت بوو. زۆر سپاس. سەلامەت بوو. مرۆڤ ڕێبوارە و لە بیابانێکی پڕمەترسیانیشتە جێبووە کە دنیاە زۆر هەژار و بێدەسەڵاتین. سنوورێک بۆ هەژاریمان نییە، ئەم مرۆڤە دوژمنیشی زۆرە. ئەگەر خاوەنی ڕاستەقینەمان بناسین و بە بەرنامەی ئەو بژین هیچ زیانێکمان بەرناکەوێت. دەبینین سەربازێک پۆلیسێک بە ناوی دەوڵەتەوە ئەتوانێ بازارێک ڕێک بخا، هەمان پۆلیس کە جل و بەرگ و فەرمانی دەوڵەتی پێنەبوو کەس بەگوێی ناکات. بسم الله ژیانمان و دوا ڕۆژمان ڕێک دەخات.